Abi, Selahattin abi iyi. Raşit abi, Selahattin abi iyi. پاش تێپەڕبوونی 2 مانگ بە سەر دیدارەکەی ئەنجامانی کۆمیسیۆنی پەرلەمانی تورکیا لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە دوورگەی ئیمراڵی لە 24 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو لە ماڵپەڕی فەرمی پەرلەمانی تورکیا تەواوی کۆنووسی ئەو دیدارە بڵاو کرایەوە کە تێیدا ڕێبەری پەکەکە باسی بۆچوونی خۆی لەمەڕ پرۆسەی ئاشتی و چەکدانانی پەکەکە و دۆخی ڕۆژاوای کوردستان و چەند بابەتێکی دیکە دەکات. لەو دیدارەدا ئۆجەلان باسی خۆپارێزی کوردی کردووە لە دۆخی ئاڵۆزی ناوچەکە و دەڵێت پرسی کورد پرسێکی 1000 ساڵەیە دەبێت ڕەچاوی دۆخی هەنووکەیی بکرێت ئەگەر لە تورکیا و ناوچەکە بگەنە چارەسەر و لە شوێنی دروستەوە دەرگاکە بکەنەوە ئەوە دەرگایەکی بەختی گەورە دەکرێتەوە و ناوچەکە دووبارە دادەڕژرێتەوە. ڕێبەری زیندانی کراوی پەکەکە هۆشداری داوە لە دەرەنجامی هەرەسێنانی هەوڵەکانی ئاشتی و ڕای گەیاندووە لە کاتی شکستێنانی هەوڵەکانی ئاشتی لە هێنانەدی ئەنجامێکی بەرجەستە ئەوە میکانیزمی کودەتا لە نێوخۆی تورکیا چالاک دەبێت باسی لەوەش کردووە کە ئەوەی بۆ تورکیا دەیەوێت بۆ سووریاش هەر ئەوەی دەبێت کە ئەویش دیموکراتی خۆجێیە نەک سیستمی فیدراڵی. ئۆجەلان دووپاتی کردووەتەوە کە هەوڵی دەوڵەتێکی سربەخۆ یان خۆبەڕێوەبەری لە نێو سنووری تورکیا بۆ کوردەکان نادات و دوور کەوتووەتەوە لە هیوا هەڵچنین بۆ دەوڵەتی سربەخۆ یاخود داڕشتنەوەی پەیکەری تورکیا لە سەر بنەمای فیدراڵی بەڵکو داوای پرۆژەی دیموکراسی خۆجێیی دەکات بۆ پێی چوارچێوەی بنەڕەتی چارەسەری ئەو ململانەیە کە چەندین دەیە بەردەوامە. ئۆجەلان دەشڵێت بانگەوازەکەم لە شوباتی 2025 بۆ پارتی کرێکارانی کوردستان بۆ خۆ هەڵوەشاندنەوە و چەکدانان تەنیا پەیوەست نییە بە تورکیاوە بەڵکو هەموو پێکاتەکانی حیزبەکە لە سووریا و عێراق و ئێران دەگرێتەوە. عەبدوڵڵا ئۆجەلان پشتیوانی ڕێککەوتنی دەی ئاداری نێوان حکوومەتی سووریا و هەسەدەش دەکات و ئەو پێکهاتنەی بە هەنگاوی سەرەتایی داناوە بەڵام جەختی کردووەتەوە لە پێویستی تێکەڵکردنی هێزە چەکدارەکانی سووریا لە یەک پەیکەری بەرگری یەکگرتوو لابری هێشتنەوەی میلیشیاکان لە دەرەوەی ئەو پەیکەرە ڕوونیشی کردووەتەوە ئەگەر هەلی بۆ بڕەخسێت پەیوەندی بە هەسەدەوە دەکات و متمانەی تەواوی هەیە کە سەرکردایەتی هەسەدە گوێبیستی بۆچوونەکانی دەبن. ئۆجەلان لە دیدارەکەدا باسی لەوە کردووە نەبوونی دیموکراسی لەسەر ئاستی خۆجێیی و کۆمەڵگە مەترسی سەرهەڵدانی دیکتاتۆرێکی نوێی هاوشێوەی حافز ئەسەدی لێ دەکەوێتەوە و بیرۆکەی دەوڵەتی سەرکوتکاری ناوەندیشی بۆ سووریا ڕەت کردووەتەوە و تویەتی سووریا پێویستی بە لامەرکەزی هەیە بەبێ دابەشبوون. عەبدوڵڵا ئۆجەلان جەختی کردووەتەوە بیرۆکەی دامەزراندنی دەوڵەتی کوردی لە سووریا ڕۆژەیەکی ئیسرائیلیە کە تێیدا بەرژەوەندی خۆی لە بەرچاو گرتووە نەوەک مافی کورد و سەقامگیری کوردستان. هەر لەو میانەیەشدا دەڵێت مەبنادار دەستی ئیسرائیل یان هەر دەوڵەتێکی دیکە بۆ دروستکردنی دەوڵەتی سربەخۆ. کۆمیسیۆنی پەرلەمانی تورکیا لە سەردانەکەیان بۆ ئیمراڵی فشاریان لە ئۆجەلان کردووە بۆ گرتنەبەری هەنگاوی کردەیی بەرەو چەکدانانی پەکەکە بەڵام چاودێران وای دەبینن کە پێشهات و گۆڕانکاریەکانی ئەم دوایەی سووریا و هێرشەکان بۆ سەر ناوچە کوردیەکان لە سووریا کاریگەری گەورە لەسەر هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیادا دەنێت.